بەڕاشکاوی لەگەڵ ڕێبوار. بینەرانی بەڕێزم کاتەوە و کاتێکی ژانتان شادی و کامەرانی بێت لە شوێنێک بینەری ئێمە سڵاوی گەرمی کارمەندانی هێنارتان لێبێت. من ڕێبوارە و ڕەحمانم هەفتەیەش لە ئەڵقێکی نوێی بەرنامەی بەڕاشکاوی بەوەی خۆشەویست دەکەمەوە. هەوڵ دەدەین لە ماوەی کاتژمێری داهاتوودا بە میوانداری میوانەکەم دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان قسە لەسەر ئەدای وەزارەتەکەی و ئەدای زانکۆکانی کوردستان و بە شێوەیەکی گشتی کایە ئەکادیمیەکە لە هەرێمی کوردستاندا بکەین. لە ساڵانی ڕابردوودا قسەی زۆر لەسەر زانکۆکان دەکرێت، دەوترێت زانکۆکان لەبری ئەوەی خەڵکانێکی ئەکادیمی لەبری ئەوەی عەقڵێکی ڕەخنەگر بخەنە نێو کۆمەڵگاوە. هەندێک جار وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکان بریندار کراون بەوەی کە جیلێک لە بێکار دەخەنە ناو کۆمەڵگاوە، جیلێک لە زانکۆکان دەردەچن و حکوومەت ناتوانێت دایان مەزرێنێت، جیلێک لە ڕووی ئەکادیمی و لە ڕووی پیشەییشەوە زۆر جار ڕەخنەیان لێ دەیگیرێت و تەنانەت لە ناو کایەکانی کۆمەڵگاشدا ناتوانن کار بکەن. لە ماوەی کاتژمێری داهاتوودا قسە لەسەر ئەو تەورە و چەندین تەوەری تری تایبەت بە زانکۆکانی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا دەکەین. دکتۆر بەخێربێت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. سوپاس بۆ ئامادەبوونت. وەزارەتی خوێندنی باڵا پرۆژەی چییە؟ تازەترین پرۆژە کە ئێستا بەدەستانەوەی ئەتانوێت چی بکەن؟ چۆن پەرە بە زانکۆکانی هەرێمی کوردستان دەدەن؟ بەڵێ ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لە کابینی هەشت چەندین پرۆژەمان داناوە کە ئێستا هەندێکی کاری لەسەرەکەین و هەندێکی لە ئەوە داین کە درافتەکەی حازر بکەین ڕەشمەسەکەی حازر بکەین. یەکەمین شت کە ئێمە دەستمان پێ کرد ئەوەیە ڕیزبەندێکی نیشتیمانی بۆ زانکۆکانی هەرێمدا بنین. ئەنی ئەوەی کە زانکۆکان تایدا ئەو پێوەرانە دابنین کە زانکۆکان ڕیزبەند بکرێن کە لەسەر بنەمای کواڵیتیان لەسەر بنەمای کواڵیتیان لە مەناهەجی خوێندن و لە بەحس و لە ئەدای مامۆستا و تەنانەت هاستی توانای خوێندکارانیشان. بەڵێ کردتان ئەوە؟ بەڵێ ئێمە ئێستا پرۆژەکەمان تەواو کردووە. ئێستا ئامادەکردنی ئەو سۆفتوێردن کە تیایدا داتاکان داخڵە بێت. بەڵێ یانی ڕیزبەندیتان بۆ زانکۆکان نەکردووە تا ئێستا؟ ڕیزبەندی زانکۆکان ناڵێم ئەو پرۆژەیەکی گەورەیە، ینی ئەو پرۆژەیە پێویستی بەوە هەیە لە ڕووی نەزەریەوە تەواومان کردووە. ئێستا جانب بە تەکنەلۆجیەکەیمان پێویستە کە چۆن سۆفتوێرێکی بۆ دروست بکەین تاکو لەسەر جەمزاتۆکان بتوانین ئەو داتانە وەربگرین و ڕیزبەندیەکی نیشتیمانی بۆ زانکۆکان دابرین. ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە زانکۆکان بتوانین وا بکەین هانی زانکۆکانمان بدەن کە ئاستی زانستی خۆی بەرز بکاتەوە کە بەشێکی لەو ڕەخنانەی کە لە زانکۆکانی کوردستان ئەوەیە کە ئاستەکەی بەپێی ئەوەی کە ئێمە تومحمان هەیە بەرز نییە. بەڵێ ئەو یەکێکە لە پرۆژەکان. باشە، ئەی پرۆژەی ترتان بۆ گۆڕینی منهەج بۆ بەرزکردنەوەی ئاستی تەنانەت مامۆستا و خوێندکارانیش؟ بەڵێ ئەمە یەکێک لەو ئیشانی کە ئێستا ئەی خەریکی سەرقاڵین ئەوەیە کە ئاسی مامۆستا خۆی ئەگەر سەری پرۆسەی گەشەکردنی زانکۆ بکەین یا پرۆسەی گەشەکردنی خوێندنی باڵا بکەین دیارە چەند لایەنێک ئەگرێتەوە. یەکەمیان مامۆستا ئەگرێتەوە، دومیان منهەج ئەگرێتەوە، سێیەمیان هەر خودی با بڵێن پۆستی ئیداریەکان ئەگرێتەوە، ئەوانەی چوارێمان ئەگرێتە سەر خوێندکاری قوتابی. بۆیە ئێمە ئێستا ئیش لەسەرەواکەین کە ئاستی مامۆستاکان خۆیان بەرز بکەینەوە کە جەختمان کردوتە سەر دوو خاڵی. یەکەمیان ئێمە جەختەکەین لەسەر بەهێزکردنی زمانی ئینگلیزی لە زانکۆکان. یعنی زۆر گرنگە مامۆستاکانی زانکۆ ئیتر لەمەودا بتوانن خاوەنی زمانێ بن کە بە ئاسانی بگەنە. باشە، بەڵام بە چ میکانیزمێک وای لە یەکەن مامۆستا فێری ئینگلیزی ببێ؟ بەڵێ ئێمە ئێستا لە باڵین لە سیستمی نوێی دکتۆرا کە خەریکەکەتەوە ئەمڕۆ باڵین درافتەکەیمان تەواو کردووە بڕیارماندا لەسەر لە ئەنجومەنی وەزارەت. زمانی ئینگلیزی یەکێکە بێت لەو پێوەرانەی کە بۆ وەرگرتنی لە دکتۆرا و هەروەها یەکێکە بێت لەو مەرجانەی کە تۆ تاکو ئەگەر شەهادەیەکی دیاریکراوی جیهانی بۆ لە زمانی ئینگلیزی نهێنی ناتوانانی شەهادەی دکتۆرا وەربگری، ینی مناقەشەی دکتۆراکەت ئەسڵەن ناکرێت. لەبەرەوە مامۆستا ناچارە بێ پەرە بە زمانی ئینگلیزی خۆی بدات. زۆر باشە. ئەوە بۆ ئەوانەی کە تازە ئەبن بە خوێندکاری دکتۆرا و دکتۆرا ئاهێنن، ئەی بۆ ئەوانەی کە هێناویان و نایزانن؟ بەڵێ ئەوەش ئێمە پرۆژەمان هەیە بەڕاستی. من ئەمیش یەکەم جار تەکسیز کەمە سەرەوەی کە چۆن ئێمە دوو هەتا تەنانەت لەو پرۆژە تازەی دکتۆرایەکی ئێستا دابەرداوە بڵاوکردنەوەی دوو
توێژینەوەی لە بڵاوکراوەیەکی جیهانی باوەڕ پێکراودا کوردمان تەمەرز بۆ یەکێک بتوانێت شادی دکتۆراکەی وەرگێ کەواتە لێرە خوێندکار جارێتتر هانەدین کە لێکۆلیار بێ یان ئێمە نامانەوێت ئەوەی کە دکتۆرا وەرگێت تەنها مامۆستاوی و دەست بڵێتەوە بەڵکو لەمان کاتا لێکۆلیار و توێژەر بێ بۆیە دەبێت لە کاتی پێش وەرگرتنی دکتۆراکەی دوو لێکۆڵینەوەیەکی بەرز ئاسبەرز لە شوێنێک بڵاو کاتەوە ئەمە وەکو وتم بۆ ئەوانەی کە دکتۆرایە تەبان ئەمە لە سیستمی ماسەرش ئێمە وای لەکەین بەڵام دیارە لە ئاینەدا ئێمە پرۆژەمان هەیە بۆ ئەو مامۆسایان ئێستا لە زانکۆکانن مەسەن بۆ نمونە ئێمە بە تەماین دوای ئەو تەواوکردنی پرۆژەی سیستمی دکتۆراکە و دوایی تەواوکردنی پرۆژەی سیستمی ماستەرەکە ئەو دیدەی خۆمان بۆ پەرەپێدانی مامۆستا بەتابەتی لە ئاسی زمان و لێکۆڵینەوەیەدا لە مەسایلی تەرخی علمی مامۆستاکان ئەو مامۆسانی ئێستا لە زانکۆکانن کە ئێستا مەسەرەن تەرقی ئەکرێن لە مامۆستاوە بۆ لە مامۆستا یاریدەرەوە بۆ مامۆستا لە مامۆستاوە بۆ لە پرۆفسۆری یاریدەدەرەوە بۆ پرۆفسۆر ئەمە پرۆژەیەکە ئێمە بەتەماین جارێکی تر بیبەستینەوە بە ئاسی توانستی زمانی ئینگلیزی و بە هەمان شێوەش بیبەستینەوە بە ئەوەی کە چەندێکە توێژینەوەی ئازبەرزیان هەیە لە گۆوارێکی باوە پێکراو بڵاوێکەنەوە باشە بەڵام نمونە هەیە لەسەر ئەوەی کە ینی ئەو پرۆژەی کە تۆ باسێ کرد مامۆستا هەیە توێژینەوەشی بڵاو کردوەوە بۆ هیوایی کە پلەکەی بەرز بکرێتەوەوانەیە کەچی لە باتوی پلەکەی بەرز بکرێتوانێ پڕاز خراوە من نازانم ئەوە گەر نمونەیەکی وا تایبەت هەبوو بێت بەڵام ئێمە کە باسی پلاکەین دیارە سیستمێک هەیە بۆ تەرقی علمی بۆ پلە بەرزکردن ئەو سیستمە بە قانون تەنزیم کراوە ئەو قانون دوای ڕێنمایی بۆ دەرچووە ئێستا ئەوە هەموو کەسێک کە لە سلکی مامۆسای زانکۆ بێ ئەزانێت بە چی شێوەیەک ئەتوانێت تەرقیە بکە بۆ هەموو ئاستەکان لەبەرەوە من پێم وایە ئەوەی ئەو مەرجانی تێدا بێ ینی ئەو مەرجانی کە لە قانون و لە ڕێمانەیەکە هەیە نەوەزارت و نەزانکۆ ناتوانێت ڕێگر بێ لەوەی کە ئاستی زانستی ئەو بەرز دەکات زۆر باشە تۆ خۆت پێشتر مامۆسای زانکۆ بوویت دکتۆراشە هەیە ئێستا وەزیری خوێندنی باڵایت ئەمە زۆر ڕاشکاوانە وەڵامم بێتەوە تەرقیەکردن تا چەند دەستی حزبیتیایە بۆی تەرقیەکردن ئینتیمای حیزبی چەند حساب بکرێ هیچ بۆ مەسەلەی تەرقیەکردن کەمترین دەست تێوەدان لە مەسایلی تەرقیەیە باوەڕ ناکەم بە هیچ شێوەیەک ینی حزب ئێستا یا لە ڕابردوو شارۆ من ئەوەی ئێستا قسەی لەسەر ئەەکەم نییە ئەتوانم بڵێم هیچ تەسیرێکی زۆر ئەگەر ئەبێت زۆر ڕەنگە زۆر تایبەت بێ و کەس هەستی پێنەکە لەبەرەوە من ئەتوان بڵێم نییە بەڵام پێشتر ڕەنگە کەمتر هەبوو بێ بەڵام لە مەسایلی تەرقیە ئەتوانم ئەوە دڵیان بکەوە هیچ کاتێک مەسایلی تەرقیە کاریگەری حزبی تێدا بڕن بەڵام ڕەنگە لە مەسەلەی دەستەبەرکردنی ماستەر دەستەبەرکردنی دکتۆرا بێگومان جاران حزب ڕۆڵێکی زۆر گەورەی تێدا هەبووە ئێستا بەو شێوەیە نییە چونکە پرۆسەکە پرۆسەیەکی زۆر شەفافە ئەلان ئەکرێ پرۆپۆزەڵ ئەکرێ هیچ وەزارەتی بەقەدەر وەزارەتی خوێندنی باڵا نەکرد ئێستا ئەمە 4 ساڵە لە مەسەلەی دامەزراندن و لە مەسەلەی ماستەر و لە مەسەلەی دکتۆرایە شەفاف باشە من پێشەوەی بێمە بەرنامەکە لەگەڵ مامۆستایەکی زانکۆیان مناقەشێکی کورتم کرد پرسیارێکی زۆر منطقی کردنەوە پرسیارە لە تۆوەکەم ئەگەر دەستێوەردانی حیزبی نییە ناو زانکۆکانە بۆ لەو زۆنەی کە جاران پێوترا زۆنی سەوڵس لەم زۆنەش کە پێوترێ زۆنی زەرد بەشی هەرە زۆری ڕاگر و سەرۆکی زانکۆ و ڕاگرەکان و سەرۆک بەشەکان ئەوانی کە کاربەدەستن لە ناو زانکۆکانە لایەنگر ئەندام یان نزیکن لە یەکێتی و پارتیەوە بۆ کەسێکی بێلایەن نابێ بە سەرۆکی زانکۆیەک بەڵێ من حەزەکەم ئەو مڵاحەزێت پێ بدەم من ئەڵێم پێشتر لە دانانی پۆستەکانە حەزب دەستێکی باڵای هەبووە ئەوە کەس ناتوانێت ئینکاری لەوە بکە و ئێستاش ئەڵێم ئێستاش کاریگەری حزبی لە ناو زانکۆکەدا هەیە بەڵام لە مەسائلی تەرقیە ئەڵێن بە هیچ شێوەیەک نییە بەڵام لە مەسائلی پۆستەکان ئێمە ناتوانین بڵێن وەکو هەر کایەکی تر لەم کۆمەڵگایە کە حزب کاریگەری هەبووە لە زانکۆکاندا ئەو کاریگەری هەیە بەڵام ئەگەر ئێمە بین و بەراوردی بکەین لە نێوانی ئەوەی ئایا کاریگەری مەسەڵەن با بڵێن ئەم حزبی لە زۆنێکەوە بۆ زۆنێکی تر یا لە وەزارەتێکەوە بۆ وەزارەتێکی تر
وەکو جارانم بێگومان من ئەڵێم لە وەزارەتی خوێندنی باڵا بەهۆی ئەو پرۆسەی کە ئێستا هەمانە لە مەسائلی CV و مقابلە و چاوپێکەوتن زۆر کەمتر بۆ لە جاران. باشە لە کەم زۆنیان زیاد ڕێستا من ناتوانم ئێستا بە دەقیقی پێت بڵێم لە کامیان زیاترە، چونکە ئێمە بەڕاستی خۆمان لەو کاتووی کە هاتوومەتەوە دەست بەکاربوونەوە پرۆسەیەکمان دەست پێ کردووە بۆ سەر لە نوێ جێبەجێکردنی ئەو یاسایی کە پێشتر بەڕاستی پێشێل کرا. تۆ وەزیری خوێندنی باڵایت ئەوەی کە لە بەرچاوتایە ئەوەی کە هێتە بەردەسەر ڕۆژانە هەستەکەی لە کامیانە زیاتر بۆ حساب بۆ حزبی ئەکرێ بە حزبی بوون تاکو ئێستا خۆم ئەوەی کە بێتە بەردەستم هەموو ئەو شتانی کە دێتە بەردەستمان زیاتر بە شێوەیەکی یاسایی و بەپێی ئەو ڕێنمایەت ئەکرێت کە ئێمە خۆمان دامانە و بە هیچ شێوەیەک بوارمان نەداوە بەوەی کە بەدە لەو ڕێنمایانی هەیە بەدەو لەو یاسایە هەیە کەسێک لە شوێنێک دابمەزرێ. ئێستاش دوای دەست بەکاربوومان بەتایبەت بڕیاری ئەومان داوە دەقی ئەو قانونەی کە هەیە کە بە شێوەی دامەزراندنی بە تایبەتی ڕاگرەکان و سەرۆزاکان وەکو خۆی جێبەجێ بکەین. پێشتر بۆ نمونە ڕاگرەکان نەک 4 ساڵ چەندین 4 ساڵی تریان بۆ تەمدید دەکرایەوە، بەڵام ئێمە ئێستا بینیمان ئەو شەرە یاساکەیان نییە، بۆیە ئێستا بڕیارماندا ئەوە جێبەجێ نەکەین و ڕاگەر 4 ساڵ لە شوێنابێت 4 ساڵە چونکە یاساکە واڵێ. بەڵێ باشە، بەڵام هەتا ئێستا بۆ نمونە لە زانکۆی سلێمانیان من پێتەڵێم دووجار ڕاگەیانتان کردووە بۆ دانانی ڕاگرەکان کە کاندیدەکان بێن CV تەقدیم بکەن، CVشان تەقدیم کردووە هەتا حدێ بەشێکی زۆری کاندیدەکان هەر لێی بێئومێدیش بوون. ئەزای چۆنە پرۆسەکە بۆ ئەنجام نەدراوە. من با پێتەڵێم بۆ ئەنجام نەداوە لەبەرەوەی ئێمە کە پرۆسەیەک ئێلانەکەین دەبێ منافەسەی تێدا هەبێ، بەڵام کە زار وایە بۆ بوونەوە زانکۆی سلێمانی بە نمونە هێنا منش لەسەر زانکۆی لە کۆلیجێکی دیاری کراودا تەنها یەک کەس تەقدیمی کردووە. ئێمە پێویستە جارتر ئەلانی بۆ بکەینەوە چونکە هیچ معنایە بۆ منافەسە نامینی ئەگەر تۆ یەک کەس تەقدیمکە، بۆیە دەبێت فرسەتێکی دووەم بدەین ڕاگەاندنی زیاتری بۆ بکەین بۆی خەڵکی زیاتر بێتە ناو پرۆسەکە. بەڵام ئەگەر هاتوو لە پرۆسەی دووەمە کەس تەقدیمی نەکرد دیارە ئەو کاتە هەر ئەو کەسانە هەن ئەو مەرجانی تێدایە ئەو کاتە ئێمە دەست بە چاو پێکەوتن و مقابلە. باشە کەی دەست بە ماکەن ئەو ڕاگرانە دامنن ئێمە ناڵێن ئەو پرۆسەکەی تەواو بوو ئێستا پرۆسەکە لە تەواوبوو نادایە بێگومان ئێمە لە ئایندەیەکی زۆر نزیکە دەست بۆ پرۆسەیەکەی. زۆر باشە. ئەگەڕێمەوە بۆ بابەتەکەی سەرەتامان گۆڕینی منهەج لە زانکۆکانە منهەجێکی دیاریکرا و لە بیرۆکەی ئێوەیە هەیە و وەزارەتی خوێندنی باڵا بۆ زانکۆکانی دابنێ خۆی منهەج ئێمە زانکۆکان خۆیان منهەجە گۆڕن ینی بەتایبەتی چونکە ئێمە زانکۆ تۆ بیری ئەوە بکۆ ئێمە تقریبا نزیکەی 77 بەس کۆلیجی حکومیمان هەیە بێ لە 33 کۆلیجی ئەهلی لەگەڵ ئەوەشە هەر کۆلیجە چەند بەشێکی هەیە یان کەواتە ئەتوانین بڵێن دەیان و سەدان بەشمان هەیە کە منهەجی جیاوازیان هەیە. ئەم پرۆسەی گۆڕینی منهەجە دەبێت تەنها لەلایەن خۆیانەوە بکرێ و زانکۆکان ئازادن لەوەی کە چی شێوەیەکێ بەپێی ئەو ستانداردە جیهانیانی کە دێتە پێشەوە. ئێمە جاران فکرێکیەوە هەبوو کە زانکۆ لەسەر ینی باڵێن وەزارەتی خوێندنی باڵا لەسەر ئەساسی کۆنفرانس منهەج بگۆڕێ. بەڕاستی ئێستا ئێمە خەریکە لەو بیرۆکەی دوورەکەوینەوە ئەمانەوێ زیاتر چونکە ئەو فکرێکە زیاتر برەو بە مەرکەزیەت و بە سنترالی ئەدا بۆ گۆڕینی منهەجەکان. ئێمەمانەوێ جۆرێک لە ئازادی زیاتر هەبێ بۆ گۆڕینی منهەجەکان بۆی بتوان بە پەلە زیاتر لەگەڵ گۆڕانکاریەکان بڕۆ. بۆی ئێستا بڕیارمان داوە هەموو بەشەکان خۆیان بە پێی پێداویستی خۆیان بتوانن ناو خۆیاندا وەرکشۆپ بکەن سیمینار بکەن تاکو بتوان لەڕێ ئەو وەرکشۆپانە و مەنهەجەکانی خۆیان بگۆڕن. زۆر باشە. پرسیارێکی زۆرەکرێت لەسەرەوەی کە بۆچی تا ئێستا نوێنەری گشتی مامۆستایان بۆ نمونە لە زانکۆکانی کوردستاندا هەڵ نەبژێراوە. ئایا ئەمە تەدەخولی حیزبەکە ڕێنایە؟ باوەڕ ناکەم هیچ علاقەی بە حیزبەوە هەبێ ئەنجام نادرێت کێشەی فەنی تێدا بۆ مەسەن بۆ نمونە لە زانکۆی سلێمانی پێشتر نەبوو ئەوە هەمی هەفتەیەکە ئەو نوێنەرە ئەنجام درراوە و وابزانم هەڵش بژێردراوە. بەشێکی زۆری زانکۆکانی کوردستان بە شێوەیەکی ڕسمی مامەڵە لەگەڵ کەسانێکە ئەکەن کە بە ڕسمی بە نوێنەری خوێندکاران ئایان ناسێنن لە کاتێکە هیچ هەڵبژاردنێک بۆەوە نەکراوە. ینی هەڵبژاردن بۆ نوێنەری خوێندکاران نەکراوە. من نابینم کە هیچ خوێندکاران هیچ دەورێکی ئەن هەبێ لە ناو سیستمی بەڕێوەبردنی زانکۆکانە. ئەوەی کە ئێمە ئەیبینین زیاتر نوێنەری مامۆستایان هەیە لە کۆلیجەکان نوێنەری مامۆستایان هەیە لە زانکۆ ئەوانە بەشێکی گرنگن
با بڵین پرۆسەکان و زۆر ینی با بڵین یاریدەدەری سەرۆکی زانکۆشیە بۆ کاروباری خوێندکاران. باشە، بەڵام یاریدەدەری سەرۆکی زانکۆ بە کاروباری خوێندکاران زۆر جار لەگە کەسانی قسەکە کە بە نوێنەری خوێندکاران خۆیان نەناسێنن. خۆی ئەوە کەوێتە سەر ئەوەی کە ئایا لە ناو بجووتنەوەی خوێندکاری ئەو زانکۆیە چی ئەتوانین بڵێن چی بزودنێکی خوێندکاری بەهێزە و ئەتوانێت یاریدەدەری سەرۆکی زانکۆ هاوکاری لەگەڵ بکە، قسەی لەگەڵ بکە. بەڵێ بۆ بورانی بزودنەوەی خوێندکاری مەبەستە لە چێ لە ڕێکخراوەکانی سەر بە حیزبەکانە؟ هەر ڕێکخراوە ئەوانە ئەوە ڕێکخراوی مهنین، ینی سەر بە حیزب ببن و سەر بە حیزب نەبن، ئەوانە ڕێکخراوی یاساین. ئێمە بەپێی یاسا ئەمانە زیان وەرگردووە کە ئیش بکەن. ئەوانە ڕێکخراوی مەدەنین میهنیشن، ینی باوەڕ پیشەین، لەبەرەوە ئەوان بۆیان هەیە کە کاری پیشەی خۆیان بکەن، بەڵام بۆیان نییە تەدەخل لە ئیش و کاری ئیداری و ئیش و کاری زانستی زانکۆکانە بکەن. تا ئێستا نەکراوە، بۆیان نییە بیکەن. باشە، بۆیان نییە ئەزانین لە ڕووی یاساییەوە، بەڵام کردویانیان. من پێم نەگەیشتووە هیچ حاڵەتێ ئەگەر بگاتە لای ئێمە بە هیچ شێوە ئێمە ئەوە قبوڵ ناکەین کە نە خوێندکاران و نە قوتابیان ڕۆلیان هەبێ لە زانکۆکانە. بەڵام زۆر باسیەوەکرێت کە فلانە ڕێکخراوی خوێندکارانی سەر بە فلانە حیزب تەدەخلی لە وەرگرتنی فلانە خوێندکارا کرد، یا لە گواستنەوەی فلانە خوێندکارا کرد، یا لە مۆڵەت وەرگرتن بۆ فلانە خوێندکارا کرد. ئەوە پێویستەکە بە ئێمە بە وەسیقە لە لامان هەبێ، بێگومان هەر حاڵەتێکی وا هەیە کە بەدەرە لە قانونە بەدەر لە ڕێنماکە. من پێم خۆشە لە ڕێی کەناڵەکەتانەوە هەر کەسی حاڵەتی وا ئەبینێ یا بینوێتی کە بەدەر بۆ لە یاسا و لە ڕێنمایەکان بۆمانی بنێرێن و ئێمە بێگومان بەپێی ڕێنمایەکان تەعاملی لەگەڵەکەین. باشە، کەی دوکتۆرە لە ناوخۆیان ئەکەنەوە؟ طبعا ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. ئێمە لە ساڵی 2010 پاشەوەی کە پرۆسەی با بڵین تواناسازی دروست بوو، پاشانش ئەوەی کە پەڵێن سپلیسایت هات، پرۆژەی دکتۆرای ناوخۆی تا ئاستێکی زۆر پەکخرا. ئێستا ئێمە لە هەوڵی دروستکردنی پرۆژەیەکین، پرۆژەکە تەواو بوو. ئەمڕۆکو پێم وتی هەل لە ڕێی کەناڵەکەوت ئەتوانین بڵێنەوە ئەلانی بکەین کە لە ناو ئەنجومی وەزارەتە تەصدیق کرا ئەو پرۆژەیە کە پرۆژەی نوێی دکتۆرا لە کوردستانە ئەکەوێتە جێبەجێکردنەوە ئەمساڵ، چونکە ئێستا ئێمە توانیمان پرۆژەکە تەواو بکەین ئەمڕۆژ پەسەندی بکەین لە ئەنجومەنی وەزارەت، بۆیە بێگومان ئەمساڵ خوێندنی دکتۆرای ناوخۆ لە کوردستان دەست پێکاتەوە. بەڵام ئەمساڵ لە مانگی چەند دەست پێکات؟ ئەوە ئێمە وەکوی کە لە وەزارەتە بڕیارمان لەسەردا ئێمە سیستەمەکە دائەمەزرێنین، ئەو سیستەم بۆ هەموو زانکۆکانە، بەڵام وەخت و کاتی ئەکەوێتە سەر خودی زانکۆکان خۆیان، هەر زانکۆی بەپێی پێداویستی خۆی بە پێوی کە ئەیبینێ خۆی ئەتوانێت کاتەکە دیاری بکە. باشە، پێوەری وەرگرتن بۆ ماستەر چییە لە زانکۆکانە؟ خۆی ئەوە دیاریکراوە بەپێی یاسا دیاریکراوە، ینی چەند پێوەریەکی جیاوازی هەیە، مەسەڵەن هەندێکی علاقەی بە دەرەجەوە هەیە، هەندێکی علاقەی بە توانستی ئینگلیزیەوە هەیە، بە توانستی علمیەوە هەیە، ئەچێتە منافسەوە. لەبەرەوە یەک پێوەری دیاریکراو نییە بەپێی ئەو ڕێنمایە کۆنانەی کە هەیە، بەڵام ئێمە دیارە ئەمانەوێ ئەمساڵ دوای ئەوەی کە ئەمەی دکتۆراکەمان تەواو کرد چاوخشانەوەیەک بە پێوەری ماسەرش بکەین. ئێستا دەستمان پێ کردووە بەڕاستی پێوەرەکان قورسەکەن یا ئاسانتر؟ ئێمە ناڵین قورسیەکەین، بەڵام واکەین ئاستی ئەو کەسانەی کە ماسەر خوێنن بەرزتر بێ لە ئێستا. باشە، بە بەڵگە ئەوترێت کە هەیە خەڵک نە لە توانستی ئینگلیزی و نە لە تاقیکردنەوەش دەرنەچووە، بەڵام لە خوێندنی ماسەر وەرگیراوە. تۆ خۆت وەکو وەزیر هیچ چاودێریەکە هەیە بەسەرمانەوە؟ ئێمە خۆمان لە بەشێکی تایبەتمان هەیە لە وەزارەت کە با بڵێ مدیرێتێکی گشتیە کە تایبەتە بە خوێندنی باڵا خۆی بە ماسەر و دکتۆرا. ئەو چاودێری هەموو ئەو بەڵگانە ئەکاکە لە وەزارەتەکانە لە زانکۆکانەوە دێن. بێگومان ئەگەر حاڵەتی وا بێتە لای ئێمە ئەوە بە کەسێک دانین کە هیچ مەرجی ئەوەی تیانیە بچێتە ماسەر و بێگومان لە هەر قۆناغێک شابێ ئەو کاتە ئەگەڕین و ئەو کاتی کە حساوی بۆ بکرێت کە ماسەری نییە. یعنی ئەگەر ماسەرەکەش وەرگرت ئەگەر بێت و ئەو مەرجانیتیان نەبێت، ئەگەر بێت ئەو مەرجانیتیان نەبوو بێت. باشە، ئەگەر خوێندکارێک لە تاقیکردنەوەی ماستەرا بە غەشەوە ژیرە چی لەواکەن؟ خۆی غەش دیارە،
ئەوەی کە ئێمە ڕێنماییەکمان هەیە بۆ تعاملکردن لەگەڵ حاڵاتی غەش لە ماستەر بێ یا لە دکتۆرا بێ یا لە بەکەلۆریۆس بێ ئەگەر بۆی تەزبیت کرا بە پێی حاڵەکە تەعامی لەگەڵەکەی بە ڕاستە حیساب بکرێت لەبەرەوە دوورەخرێتەوە. باشە بەڵام خوێندکار هەیە لە یەکێ لە کۆلێژەکانی زانکۆی سلێمانی ئاغاشەکەی پێگیرەوە و مامۆستاگەش سپاتی کردو ئەوە ئێستا ماستەریژە خوێنە دەبێت ئەوە تەزبیت بکرێت کە غەش کراوە ئێمە دەبێت ئەو کاتە بچینە سەر حاڵەتەکە ئایا ئەمە لزنەی ئەوەی کە ئەو بەپێی ئەو یاسای بەرزەفتەوە خۆی تەزبیت کراوە لەسەری غەش بووە ئەگەر دوایەوەی کە تەزبیت ئەوە دەسەڵاتی زانکۆیە خۆی کە ئەوە بڕیار لەسەرەوە بدا ئایا ئەمە بەغەش حسابە ئەگەر برار بەغەش حسابە دەبێت دووری بخاتەوە ئەگەر لزنەکە پێی وا بووە ئەمە غەش نییە هەر هەمان ئەو دەسەڵاتی کە دراوە بە زانکۆکان ئەتوان ئەو حاڵەتە بە غەش دابنێنن. بەڵام ئەگەر شەکوایەک هەیە لەسەر ئەو حاڵەتە و تەزبیت کراوە بێگومان نەزانکۆی سلێمانی و نەوەزارەتی خوێندنی باڵا ئەتوانی ئەوە قبوڵ بکات. بەڵێ قسە لەسەرەواکرێت کە بەشێک لە مامۆستایانی زانکۆ لە زانکۆکانی کوردستانە گومان لە بڕوانامەکانیان هەبووە دواتر لیژنەیەک دروست کراوە بۆ پێداچوونەوەی بڕوانامەکانیان بەڵام ئەوترێت کە بە بڕیارێکی سیاسی کارەکانی ئەم لیژنەیە هەڵپەسێراوە ڕایگیراوە حیت لزنەیە کارەکاری بە بڕیاری سیاسی ڕانەوەستاوە حەزەکەمە تاکو بۆ لیژنەی پێداچوونەوەی بڕوانامەیە کارەکانی وەستاوە ئێستاش لیژنەمان هەیە بۆ پیاچوونە بە بڕوانامەکان بەردەوام ئێمە پیاچوونە بۆ بڕوانامانە ئەکەین کە ئێستا دێنە بەردەستمان و هەر کاتێک کە ئێمە لە هەر کەسێکە شک بکەین کەمە بڕوانامەکەی بڕوانامەیەکی ڕاستەقینە نییە ئەمە پێ ئەچینەوە لەبەرە هیچ بڕیارێکی سیاسی نییە بۆ ئەوشە ئەمە کارێکە ئێمە لە لای خۆمان لە تعدیلی شهادات لە وەزارەتی خوێندنی باڵا ئەکرێ و هەر کەسێک با بڵێن ڕخنەی هەیە لەوەی کە شەهادەیەک هەیە بڕوانامەیەک هەیە ساختەیە هی کەسێ من حەزەکەم ئەوە بۆمان بنێرێ ئێمە ئەتوانین لای خۆمانە ئەوە یەکلا بکەینەوە. باشە ئەگونجێت کەسێک ماستەری هەبێت بەڵام بەکالۆریۆسی نەبێت یا دکتۆرای هەبێ بەڵام بەکالۆریۆسی نەبێت بەڵام لە یەکی لە زانکۆکانی سلێمانیا هەیە من نەمویستوە حەزەکەم ئەگەر هەر شتێکتان نەبێ لەسەرەوەی کە چونکە ئەوە لە شتێکی قانونیە مابوونی على باطل باطل ئەگەر تۆ ماستەرت نەبێت ناتوانین دکتۆرا بێنی حتا ئەگەر بێت و تۆ دکتۆراکەت بە ئیمتیازش دەربچێ کە دەرکەوت تۆ ماستەرت نییە حساب کە دکتۆراشت نییە ئەمە بۆ ناوخۆ ئەی بۆ ماستەری دەرەوە هەمان حسابی بۆکەن خۆی سیستمی خوێندنی بە دکتۆرا لە دەرەوە لە هەندێک وڵات جیاوازەیە لە هەندێک وڵات ماستەر و دکتۆرا پێکەوە درێ یعنی تۆ چیتە وڵاتێک مەسەن بۆ وڵاتێکی وەکو تورکیا تۆ ئەتوانی ماستەر و دکتۆرا بەیەکەوە بخوێنی لەبەرەوە ئەو 5 ساڵی کە لەوێ ئەبی ئەو 5 ساڵە ئەبێ بۆ ماستەر و بۆ دکتۆرا لەبەرەوە ئێمە ئەو کاتێ ئێمە بەپێی تعدیلی شهادەکە سەیرەکەن ئەوە ئایا من بە چی سیستمی خوێندێتی ئەو وڵاتە چی سیستمی پەیڕەوەکە ئەگەر ئەو سیستمە پەیڕەو بکە کە ماستەر و دکتۆراکەی بەیەکەوە بخوێنرێ بێگومان ئەو کاتەوە حساب بکرێ ئەمە دکتۆرا هەیە چونکە با بڵێن سیستمەکە خۆی بەو شێوەیە لە وڵاتە بەڵام ئەگەر بێت وڵاتەکە ئەو سیستمی پەیڕەو نەکردو هەروەکو لای خۆمانە ئەو کاتە بێگومان ئێمەش وا حسابەکەین کە دکتۆرای نییە. باشە بۆچی جیاوازیەکەن لە نێوان ئەو خوێنکارانەی کە لە ناوخۆیان ماستەر ئەخوێنن لەگەڵ ئەوانەی کە لە دەرەوەیان ماستەر ئەخوێنن لە چییە؟ لە دامەزراندنە لە دانانیان لە زانکۆکانە ئەوانەی کە لە توانەسازیە گەڕێنەوانەیە ڕاستەخۆ لە زانکۆی سنتەری شارەکان دایانەنن بەڵام ئەوانەی کە لە ناوخۆیان خوێنیان نێرنە دەرەوە و ئەو زانکۆ تازانێکیان کەنەوە نانەوانیە بۆ مەسلەی جوغرافی دیارە بەشێکی زۆری ئەوانەی کە ئەچن بۆ دەرەوە لە توانەسازی بەش ئەتوان بڵێن بەشی هەرە زۆری پێشتر لە زانکۆکان بوونە یا معید بوونە یا ماستەریان هەبووە لەبەرەوە ئەوانە کە ئەگەڕێنەوە بۆ زانکۆکانی خۆیان ئەوەی لە زانکۆی بۆ نمونە دەرەوەی شارەکان بێ ئەگەڕێتەوە بۆ زانکۆیەکانی دەرەوەی شار ئەوەی لە زانکۆکانی ناو شارەکان بێ ئەگەڕێتەوە بۆ ناو زانکۆکانی ناو شار یعنی ئێمە بەرنامەیەکی وان نییە کە تەنها توانەسازیەکان بگەڕێنەوە بۆ ناو ئەو شارە گەورەکان بەعکسەوە ئێستا دەیان خەڵکی توانەسازیمان هەیە کە ئەگەڕێنەوە ئەچنەوە شوێنە ئەستەکانی خۆیان لەو زانکۆیانەیە وەکە پێشتر داوامیان تێدا بەڵام خەڵکیش هەیە معید بووە لە یەکێک لە زانکۆکان و چۆتە دەرەوە بۆ توانەسازی و دواتر هاتۆ قبوڵ نەکراوە یعنی بەچی قبوڵ نەکراوە وەکو مامۆستا لە بەشەکەی خۆ قبوڵ نەکراوە ئەوە ئەگەر ئێمە یەک کێشەیەکمان هەیە تەبان ئەمە بەشێکە لە کێشەکانی توانەسازی خۆی ینی یەکێک لە کێشەکانی توانەسازی ئەوەیە چونکە ئەو بەرنمەیە هەرچەندە بەرنمەیە کە ئێمە ناتوانین مناقەشە لە گرنگی بکەین و کە بەرنمێکی زۆر گەورەیە کە قوتابیانی خۆمان و خوێندکارانی خۆیان بە دەرەوە ناسێنێ بەڵام هەندێک لە خاڵک لاوازە بوو کە زۆر جار
بە پێی خواستی تەڵەبەکان خۆیان ئەو قسمە دەستنیشانێک لێ خوێندیانە بۆیە ڕەنگە ئەو خوێندکاری کە تۆ باسیەکەی کە دێتەوە بۆ زانکۆکە ئەو زانکۆکە پێویستی بەو اختصاصە نیە ڕەنگە چەندین اختصاصی خۆی هەبێ مەسەن بۆ منە من ئەزانم لە زانکۆیەک لە زانکۆکانی کوردستان 6 کەس بۆ نەفسی اختصاص چوونە گەڕاونەتەوە بۆ هەمان کولیە لەوە بێگومان ئەو کولیە پێویستی بە اختصاصی هەشتیان نابێت باشە بەڵام ئەمە بێ بەرنامەی نییە لە وەزارەتی خوێندنی باڵایە ڕێگەمدار 6 کەس ئەو کاتە من ناڵێم کە بەرنامەی توانەسازی سەرباری لایەنە باشەکانی هەند لایەنی خراپی تێدا بوو یەکێک لەو لایەنەی ئەو لایەنە ڕخنایەکە ئێمە لێمان گرتووە ئەوەی کە تۆ ئێستا پێڵی بێ بەرنامەی بزەبت ئەو کاتە دەبواە ئێمە یەکێک لەو خاڵانەی کە دەبواە ئەو کاتە بکرایە ئەوە بواە کە ئێمە بەپێی تایبەتمەندی و بەپێی اختصاص و بەپێی پێداویستی خوێندکارانمان بناردایە نەک بەپێی خواست و حەزیت خوێندکارەکە خۆی زۆر باشە ناوبڕێک وەرەگرم و دوام ناوبڕە قسە لەسەر بەرنامەی تواناسازیەکە بەڕێزان پاژەم ناوبڕە کورتە ئەگەڕێمەوە وڵاتان بەڕێزان جارێکتر سڵاوتان لێبێت دکتۆر لە بەرنامەی تواناسازی ئاوەستاین تواناسازی ماوە بەڵێ بێگومان ماوە ئێمە بۆ کەس نانێت دەرەوە ئێمە ئێستا خەڵک نانێرین چونکە لەبەر ئەم دۆخی داراییە ئەمانوێ زیاتر گرنگی بۆ کەسانە دێن کە لەوێن و نامانێت لەبەر ئەم خەیرانە داراییە کە خەڵکی بنێرین جارێکتە تووشی دۆخێکی دارایی خراپ بنۆکۆی ئێستاوە بەرە ئەوانی کە لەوێن لەبەرەوە ئێمە بە شێوەیەکی ئەتوانین بڵێن موقەت ڕامان گرتووە بەڵام ئەوانی کە ئەڕۆن ئەوانی کە پێش یەکی شەشی ساڵی 2014 معاملەکانیان تەواو بوو تا ئێستا شار ئەڕۆن زۆر باشە گلەیی زۆر لە زانکۆ ئەکرێت لە زانکۆکانی کوردستان بە گشتی ئەکرێت کە زانکۆ دروستکەری عەقڵێکی ڕەخنەیی نییە لە ناو کۆمەڵگایە زانکۆ لە بریەوەی عەقڵێکی ڕەخنەیی بخاتنەوە هەموو کایەکانی کۆمەڵگاوە بە تایبەتیش کایی سیاسی کەچی کایی سیاسی زانکۆکان بەڕێوەوە بڵێ ئەوە تەبەن ئەتوان بڵێم تا ئاستێکی زۆر ڕاستە بەڵام ئەم مەسلەی علاقەی بە تەنها بە زانکۆکانەوە نییە ئێمە ئەتوانین قسە لەسەر بگەین لە سەرجەم پرۆسی خوێندن لە کوردستاندا کە لە ڕۆزەوە دەست پێەکە تاکو و کولێجی کە تەواو بێ پرۆسی بەڕێوەبردننی فکری پرۆژەی بنیادی فکری لە کوردستاندا پرۆسیەکی ڕەخنەگرانی نییە ئینسانی ڕەخنەگر دروست ناکات لەبەر کەلتوری ئێمە کەلتورێکی ڕەخنەگر دروست نییە ئەسڵەن لەبەرەوە ئەم کێشەیە ئەتوانین بڵین کاتێک کە ئینسانی خۆمان لە ڕووی سەقافیەوە لە مناڵیەوە دروستە بێ بەو شێوەیە دروستە بێ کە خەڵکێکی گۆڕایەڵ دروست بکە کەلتورێکی گۆڕایەڵمان هەبێ بە هەمان شێوە کە دێتە زانکۆ ئەو زانکۆش بەشێکە لەو کەلتورە لەو کەلتوری ئەو کۆمەڵگایە کە هەیە چی بە مامۆستاکانەوە چی بە خوێندکارانی خۆشەوە بێگومان بەشێکە لەو پرۆسەیە منش لەگەڵ ئەوەیە کە زانکۆ پێویستە زۆر لەوە زیاتر ڕەخنەگر بێت لەوێ لەوە زیاتر توانای دەرخستنی ڕاستیەکانی هەبێ لەوە زیاتر توانای ئاراستەکردنی کۆمەڵگای هەبێ بەڵام بێگومان ئەوەی کە ئێستا لە زانکۆکان هەبووە ئەتوان بڵێم تا ئاسێکی زۆر تا لە کوردستانە ئێستا خەریکە ئێمە دەست بە گۆڕانکاری ئەەکەین ئەتوان بڵێم چەند ساڵێکە کە تەنها درێژکراوەی ئامادەیی بووە لە کوردستاندا بەڵام ئێستا ئەمانەوێت زیاتر لە کوردستانە بتوانێت توێژینەوە ڕۆڵ ببینێ زانکۆ بتوانێت ڕەخنەگر بێ بەڵام چۆن توێژینەوەکەی لە کاتێکا تۆ هیچ بودجەیەکە بۆ توێژینەوە دانەناوە بەڵێ ئێمە ئەمە یەکێکە لەو کێشانەمان کە ئێستا هەیە بەڵام ئێمە ئەتوانین بە ڕێنمایی گۆڕینی ڕێنمایەکان هانی زانکۆکانمان بدەن توێژینەوە بکەن بۆ نمونە مەسەن ئێستا ئەم ساڵ کە ئێمە لە پرۆسی ڕێنمایەکانی دکتۆراوە ئەومان سەپاندووە بەسەر هەر خوێندکارێک کە بیەوێت دکتۆرا بکە پێش تەقدیمکردنی ئەتڕۆحەی دکتۆراکەی دوو توێژینەوەی هەبێ دیار لە ماسەرش هەروە ئەکەین لەبەر ئەوە هەروە ئێستا مەهانی زانکۆکانمان داوە بۆکردنەوەی سنتەرەکانی توێژینەوە هەموو زانکۆیەک ئێستا لە ستراکچەری تازەی زانکۆکانە کە ئێستا بۆ هەموو زانکۆکان
دامان ناوە پێویستە سنتەرێکی لێکۆڵینەوە هەبێ ئەو سنتەرە لەسەر بنەما لەسەر مستەوای ڕاگرش بێ نەک سنتەرێکی بچووکی لێکۆڵینەوە هەبێ و ئێستا ئێمە داوامە لە زانکۆکان کردووە هەموو زانکۆکانمان کردووە کە داتا بنێنن لەسەر ئەو توێژینەوەانەی ئەیکەن و بەشێکی لە ئەو ڕانکینگکە هەر زیاتر بۆ هاندانی توێژینەوەکانە باشە بەڵام کێ ئەو توێژینەوەانە هەڵە سەنگێنێ ئەمە زۆر ڕازگۆ بم لەگەڵە لە بەشێکی زانکۆکانی کوردستان نەک بەشێکی لە زۆربەی زۆری ئاوترێت کە خوێندکار هەیە داوای توێژینەوەی لێ ئەکرێت چێ لە بازار بە پارە بۆ نووسێ خۆی ئەزانانی مامۆستا ناتوانێت هەڵی سنگێنێکە ئەم خوێندکارە خۆی ئەم ڕاپۆرتی ئەزانی چۆنە ئێمە کە باسی توێژینەوەکەین من زیاتر قسەم لەسەر توێژێنی مامۆستاکان بوو ئێمە ئەتوانین بڵێن لەسەر ئاسی مامۆستاکان بە تایبەتی لە بەشە زانستیەکان توێژینەوەکانمە توێژینەی باشن لە گۆواری زۆر گەوری جیهانە بڵاو بێتەوە کە ئەوی کە پێڵێن ئیمپاک فاکتەری زۆر بەرزە ئەتوانین بڵێن کوردستان بەدەر نییە لە نەخشەی توێژینەوەی ئێستا لە جیهانە ئەکرێ بەڵام ڕەنگە ئاسی بەشداریکردنی کوردستان لە توێژینەوە جیهانیەکان زۆر کەم بێ بەڵام خەریکە دەست بەوە ئەکا کە لە گۆڤارە جیهانیەکان توێژینەوەی هەبێ مامۆستاکان ئێمە ئەگەر بتوانین ئاستی توانستی زمانی مامۆستاکان بەرز بکەین ئەو کاتە بێگومان ئەتوانین توێژینەوەی بەرزتریان هەبێ ئێمە سەرتا قسە لەسەر وەک ئێمە پێویستمان بۆیە سەرتا ئاسی توانستی مامۆستاکان بەرزکەینەوە بۆی بتوانین دوایی ئیش لەسەر ئاسی توانستی خوێندکاران زۆر باشە پرسیارێکم لێکرا منەوە خۆی پرسیارەکە و پێگەیەنەوە ڕاشقاوانە با دکتۆر یوسف گۆران وەڵاممان باتەوە ئایا وەزارەتی خوێندنی باڵا و شخصی وەزیر توانای هەیە ڕاگرێک لە زانکۆی دهۆکا بۆ نمونە بگۆڕێت لە دەسەڵاتیا هەیە خۆی ئەگەر ڕاگرەکە ئێمە وەکووتمان 4 ساڵ هەیە بۆی هەیە ینی بەپێی قانون ئەو 4 ساڵە کە تەواو بوو بێگومان ئێمە وەختی تەواو بێ هەرکیە بێ لە دهۆک بێ لە خانەقین بێ ئێمە ئەو 4 ساڵی تەواو بێ و دەبێت جارێکی تر با بڵین ئەلان بکرێتەوە بۆ ئەو پۆستە بەڵام ئەگەر لە فتری ئەو 4 ساڵە ئەو ڕاگرە وەک هەر کارمەندێکی تری حکوومەت یەکێک لەو پێشەلکاریانی کرد کە پێویست بەواکە محاسبە بکرێ عقوبە بکرێ بەڵێ من پێت ئەڵێم نەکرد وەزیر سەرۆکی زانکۆش ئەتوانێ بیکات باشە ئەی سەرۆکی زانکۆ چەند ساڵەتوانێت لە شوێنەکە بێت سەرۆکی زانکۆ بەپێی یاسا 4 ساڵە بەڵام ئەو 4 ساڵە مەجای تازەکردنەوەی هەیە ینی ئەقسا شت ینی گەورە مەکسیمەم شت بۆ سەرۆکی زانکۆ ئەوەی 8 ساڵ بێ منیمەمش بۆ 4 ساڵە سەرۆکی زانکۆ نیە لە کوردستانە 8 ساڵ زیاتر بێت سەرۆکی زانکۆ ئێستا دوای ئەم پرۆسەی کە ئێمە دەستمان پێکردووە پێشەوەی تۆ بێتەوە وەزارەتە هەبووە بەڵام ئەتوان بڵێم ماوەی 3-4 ساڵێکە ئەو پرۆژەیە دەست پێکراوە لە کوردستان ئەمە بەتەنها لە منەوە دەستی پێ نەکرۆ بەڵام ئێمە ئێستا تەکمیلەیەکەین ئەگەر پێشتر لەسەر سەرۆک زانکۆکان جێبەجێ ئەکرا ئێستا ئێمە لەسەر ئەمیدەکانش جێبەجێ دکتۆر لەسەر مۆزوعی تواناسازی ئەوترێت کە تواناسازی کە بیرۆکە و ئەتوانین بڵین داهێنانی پرۆفیسۆر دکتۆر دلاوەر علادین بوو کە بوو بە وەزیری خوێندنی باڵا ئەم پرۆژەی هێنایەنە حکوومەتەوە و جێبەجێی کرد کە خۆی ڕۆشت پرۆژەکەش پەکی کەوت لەگەڵێ ئەوترێ هەر وەزیرێک گێتە وەزارەتی خوێندنی باڵاوە کۆمەڵک پرۆژەی پێ و هەندێک ئیشی تیاکا بە ناتەواوی و دوایی کە لە وەزارەت لاچە کابینەکە ڕوا لێترم پرۆژانە تاڵ خۆی ئەو کۆتاییەت تا چۆن تۆ زمانی واکەی ئەو پرۆژانەی کە تۆ ئیسە ئیشیان تیاکەی لە دوای ڕۆشتنی خۆت هەرێنێ خۆی بێنەوە سەر ئەسلی قسەکە خۆی دەقیق نیە چونکە پرۆسەی ئەوەی کە ئێستا لە وەختی دکتۆر دلاوەر علادین ناوی تواناسازی پێشتر هەبوو و پێشتر هەبوو بەڵام بەو ئاستە و بە ژمارە زۆرە نەبوو باشە حکوومەت ئاستێکا بوو ئەو کاتە منش ئەتوان بڵین دەیان کەسە چوو ئاخرازانم لە حسابی چێ چوو حسابی حکوومەتە بوو هەمان شێوە ئەوەی کە بەرکوڕی هەموو کەسێکە و بە یەکسانی بێگومان چونکە فراوان نەبوو بە کەسی هەموو کەس ناڵۆت بەڵام بەس بەر کەوادری حیزبیە بەس کەوادری حیزبی نەبوو بەشێکی بەڵام ئێمە کەسێکمان نەدی بێتوانێت کادری حیزبی نەبێت و لە پرۆژێکی وانێ ڕابێتە دەرەوە من خۆم بینیوە کە خەڵکی کادری حیزبیش نەبوو ڕۆشتووە خوێندویشانە و گەڕاونەتەوەش بەڵام ئەتوانم بڵێم لە وەختی لە 2002 ئەو پرۆژەیە فراوان بووە و دەیان بووە سەدان لە زیاتی دەیان کەس بەڵام ئایا ئەمە دوای پرۆفیسۆر دلاوەر علادین لە وەختی دکتۆر عەلی سەعیدا ڕاوەستا ڕانەوەستا بێگومان لە وەختی دکتۆر عەلی سەعید باشە بەڵام ئەو هەموو قەیرانی بەدوایە هات قەیرانەکە داراییە ئەو علاقەی بە بەرنامەکەەوە نییە باشە دکتۆر پرسیارێکی زۆر بەجێ کرا
دکتۆر یوسف گۆران ئەگەر نەتوانێت یەکەم و دووەم و سێمەکانی سەرئاستی کۆلێژەکانی زانکۆکانی کوردستان دابمەزرێنێ چۆن نەتوانێت بودجە بۆ سنتەرێکی توێژینەوە دابین بکە؟ بەڵێ یەکەم و دووەم و سێمی کوردستان پەیوەستە بەم وەزع دارایی ئێستاوە بە حەزەکەم یەک شتێکی بۆەوەی ڕاشکاونە بێ ینی بڕیاری دانەمەزراندنی یەکەم و دووەمی سێمی کوردستان پێش لە کابینەی حەوتا دراوە نەک لە کابینەی هەشت بەڵام ئێستا خەڵک ئەلانی پێیزاریوە لە کابینەی حەوتا ئەلانی لەسەر کراوە لەبەر دۆخی دارایی کوردستاندا بێگومان ئەگە دۆخی دارایی کوردستان چاک بێتەوە ئێمە ئەتوانی وەکو جاران یەکەم و دووەمەکان دابین بکەین ئەو شتە پەیوەستە بە وەزعی دارایی کوردستانەوە هیچ علاقەی بەدەسەڵاتی وەزیرەوە نییە هیچ علاقەی بەوە نییە کە ئەستان ئەمە لە کابینەی حەوتاشە حەوتیش کراوە ئەگەر پێوەستە بۆ ئیداراییەوە ئەی بۆ لە وەزارەتیکە خەڵکی کە دامەزراوە چۆن ینی خەڵک دامەزراوە لەو ماوەیە کە ئێوە ڕاتان گرتووە لەناو حکوومەتە ئەزانم خەڵک دامەزراوە بەڵام ئێمە وەکو ببوورەوە بەڵگە نامەیەکە خەڵک دامەزراوە پێگومان خەڵک دامە پێویستی بەوە ناکە بڵێ بەڵام ئایا ئێمە چەند خەڵکمان دامەزراندووە و لە چەند وەزارەتی تری هەرێمی کوردستانە خەڵک دامەزرێ یعنی تۆ گە سەیری ئەوە بکەی ینی لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 2014 چەند کەس دامەزراوە بەراوردی کە لەگەڵ 2013 ئەین لەبەرەوە ئێمە سیاسەتی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان بەرتەسکردنەوەی دامەزراندنەوەکانە لەبەرەوە بەشی هەرە زۆری ئەو کەسانی ئێمە ئەڵێن ئایا لە وەزارەتی مەسەن باڵێن شەهیدان خەڵک دامەزراوە لە وەزارەتی ئاوەدانکردن خەڵک دامەزراوە لە وەساتی پلاندان خەڵک دامەزراوە بێگومان لەوێش خەڵکدا نەمەزراوە بەڵام لە وەزارەتیکە دامەزراوە بەڵگەی کامی تە لە وەزارەتی ئەزانم بەڵام خەڵک دامەزراوە بەڵام لە چی ئاسێکا دامەزراوە باشە تۆ بەڵێن بەوانایی کە داهێنەمەزرێنە ئەگە وەزەی دارایی چاک بوو بێگومان ئەگەر ئێمە وەزعی دارایمان چاک بێتەوە بێگومان ئێمە تۆ هاوسۆزی لەگەڵەوانەیە لەگەڵ یەکەم و دووەم سێمانەیە ئەوانەیشی کە هاتوچۆمان کردوون من بینیوانمە لەو پرۆسەیە خۆشیان نەزان ئێمە هاوسۆزیان بووینە پشگیریمان کردوون چونکە ئێمە ئەساسەن ئەم پرۆسەیەکی تایبەت بۆ بە خوێندنی باڵا بۆ ئەوەی جۆرێک لە منافەسە دروست بکرا جۆرێک لە پێشبڕکێکی زانستینە ناو زانکۆکان دروستکرا نەبوونی ئەم دامەزراندرا بێگومان ئەو گیانی ململانەیە با بڵێ ململانەی علمی کێبڕکەی علمیە ئەکوژێت بۆیە ئێمە زۆر باوەڕمان بۆ هەیە کە پێویستە یەکەم و دووەمەکان وەکو جاران دابمەزرێتەوە باشە ئەوان بەیانی لە بەردەم وەزارەتەکەی توای خۆپشاندانەکەن حەقی خۆیانە ئامادەی بڕۆیتە ناویانەوە هاوسۆزی دەربڕی لەگەڵیان وەکو وەزیر پێشتر هەر هاوسۆزی دەربرێەوە ئەوانیشی کە پێوەستن بەو کێشەوە ئەزانن کە ئێمە قسەمان لەسەری کردووە کتابمان بۆ کردوون بینیمانن ئەوەی کە لە دەسەڵاتی وەزارەتی خوێندنی باڵا هەبوو بێ کردومانە بەڵام ئەمە بەشێک بۆ لە پرۆسەیەکی گەورەتر کە ئێستا هەموو کوردستان پێوەیە ناڵێنێ باشە بۆ زانکۆ ئەهلیەکان لە یەکێک لە زانکۆ ئەهلیەکانە وەڵامدانەوە بە کوردی قەدەغەیە بە پێی یاسا لای ئێوە قەدەغەیە وەڵامدانەوە بە کوردی هیچ یاسایەکی وان نییە خۆی ئەسڵ وەکو یاسا ئەی بۆ لەو زانکۆیە قەدەغەیە دەبێ ئەوە بزارێ بکەوی لەسەر ئەوە لە چی بەشێکایە لە هەموو بەشەکانی زۆربەی بەشەکانی تەسەور ناکەم لە هەموو بەشەکانم وابێ یا ئەبێ پێشتر ئێمە بزانین ئەو زانکۆی کوێیە تاکید لەسەر ئەوە بکەین کە ئایا پێشتر بڕیارێکی وا هەبووە هەیە دەبێت تاکیدی لەسەرەوە کە من ئێستا ناتوانم پێت بڵێم بڕیارەکە ئێوە بۆیان ئەدەن کە ئێوە بڕیار ئەدەن کە خوێندکار چۆن وەڵام باتۆیان زانکۆکە خۆی قەرارەیە بڕیارەدا بەڵام بڕیارش دەبێت لەسەر ئەساسێکی قانونی بێ دەستوری عێراق ڕێی لەوە ڕێداوە کە زمانی فەرمی هەبێت لە وڵاتە دوو زمانی فەرمی هەیە لە وڵاتە کوردی و عەرەبیە لەبەرەوە زمانی کوردی زمانێکی فەرمیە هەموو کەس ئەتوانێت دام و دەستگاکانی دەوڵەت یعنی ئەو زانکۆ ئەهلیەش خوێندکارەکانی ئەتوانن بە کوردی وەڵام بنەوە ئەوە ئەکوێتە سەر ئایا ئەو بەشە علمیە خۆی توانای هەیە تۆ بە کوردی بتوانین جای بەشی کارژێڕ و ئابووری مەجای ئەوەی تیانە بە کوردی وەڵام بدرێتەوە کارگەری و ئابووری مەجال هەیە کارژێڕی کار بۆ نمونە مەجای ئەوەی تیانە زۆر مەجال هەیە بەڵام بە عەرەبی وەڵام بدرێتەوە و وەڵامدانەوە بە کوردی زەرب و سفرێکەیە کوێیە بۆی دوتوانین بەڵام من بۆی نەبێ بە خاڵ بەسەر زانکۆکەوە لە دوای بەرنامەکە ناوی زانکۆکەت پێڵێم ئایا لە هیچ یاسایەکە هەیە کە خوێندکار بۆی نەبێ ئەو پرسیارانەی کە لە تاقیکردنەوە وەری ئەگرێ بۆی نەبێ بیباتە دەرەوە
خۆی ئەو شتانە بە یاسان ناکرێت بە ئێمە وازح بین. هەندێک شت هەیە بە ڕێنماییەکرێ، هەندێک شت هەیە بە ئەوەکرێ لە وەختی هەمومان مامۆستا بووین لە وەختی ئیمتیحاناتە هەندێک کێشەی ئەوەی کە علاقەی بە قۆپیە و ئەوواکرێ مامۆسایان یا مثلەن بۆ نمونە مدیری قاعەیە نزنی ئیمتیحانی بڕیار لەسەر ئیزراءێکە دەن بۆ ئەوەی کەمکردنەوەی ئەوەی کە پێی ئەڵێن قۆپیە و غەش بکرێ ڕەنگە بەشێکی علاقەی بەو دۆخەوە هەبێ بەڵام ئەم شتانە بە یاسا ئەسڵەن تهدید ناکرێت چونکە یاسا ناتوانێت بچێتە ناو هەموو تەفاسیلی ژیانی بەڕێوەبردننی پرۆسی خوێندنەوە. بەڵێ باشە من لە ئەو زانکۆی هەمانەوە زانکۆ ئەهلیە بە جەناب دەڵێم کە ڕێگە نادەن خوێندکار ئەو پرسیارانی کە لە تاقیکردنەوە وەڵامەدات و بیباتە دەرەوە تەنانەت ئەو وەرەقەی کە وەڵامیش لەسەر ئەداتەوە نمرەی لەسەر داهەندرێت ئەدرێتەوە بە خوێندکارەکە تەنها نمرەکەی بزانێت و دۆژ لێ وەرەگیرێتەوە کەمە ئەخەناڵە من وازم وەڵام دایێتەوە. بەڵێ ئەم مەسەلەی زۆرجار پێوەستە بەو ئیزراعاتانی کە زانکۆکە ئەیکا یا لزنی ئیمتیحانیەکە بە نسبەت ڕێگرتن لە قۆپیەکردنە. ینی بەشێکی پێوەستە بۆەوە لەبەرەوە ئەوان بۆ ڕێگرتن لەو پرۆسەیە زۆر جالیزی ئیمتیحانی هەڵەسن. باشە دەرچوانی زانکۆ ئەهلیەکان بۆچی بۆیان نییە ماستەر لە زانکۆ حکوومیەکانە بخوێنن؟ نەمبیستەوە بەڵام قبول ناکرێن. نە هەمووی وانە لە هەندێک زانکۆ خوێندیانە پارەکە لای ئێمە لە هەندێک لەو زانکۆیانە ئەگەر قسە لەسەرەوە بێ ئا زانکۆ ئەهلیەکان ئەتوان ماستەر بکەنەوە تا ئێستا زانکۆ ئەهلیەکان ڕێگەیانە مۆزوعەکە بەڵام ناتوانن تەقدیمی ماستەر بکەن بۆ زانکۆ حکوومیەکان تەقدیمیان کردە وەرش گیراون. ئەتوانین چەند نمونەیەکم بێتە لەسەرەوە؟ من ناتوانم ئێستا ناوت پێ بڵێم چونکە ئەوە بەس من خەڵکە ناسم لە زانکۆی ئەهلی بووە خوێندکاری خۆشم بووە دەرسم پێوتۆ ئێستا تەڵەبەی ماستەرە. بەڵام من زانیاری تەواوم لایەکە وەرناگیرم. ئەتوان دەبێتەوە لە منی وەربگری. پار کێشەی نوێنەری مامۆستایانی زانکۆ کێشەیەکی تێکەوت. ئەم کێشەیە کەوتە دادگا و لە دادگاشە کێشەکە دۆڕێنرا. ئەم ساڵیش تەنها 600 مامۆستا ئامادەی ئەوە بوون کە دەنگدان بۆ نوێنەر بکەن لە کۆی 1500 مامۆستا واتە 50 زائیدیە دەتوانین بڵێ. بەڵام نوێنەر هەڵبژێرا بۆ وەکو وەزیر تەدەخل ناکەیت. ئەمە جارێ با بزانین ئێمە شتێک هەیە پێی ئەڵێن سەربەخۆی زانکۆکان ئەم ئیشە هیچ علاقەی بە وەزارەتەوە نییە ئیلا ئەگەر بێت و پێشەرکاری قانونی وەزارەتی خوێندنی باڵا بکرێت. ئەگەر هەر زانکۆیەک لە چوارچێوە وەزارەتی خوێندنی باڵا و لە چارچێ ئەو ڕێنمای ئێمە دەری بکەین کاروبارەکانی خۆی بەڕێ بگرە ئێمە ڕێگە لێ ناگرین چونکە ئێمە باوەڕمان بە سەربەخۆیی زانکۆکانە هەیە و ئەگەر هاتو ئەو کاری کە تۆ ئاماژەت پێدا ینی پێشێکردنیەکی یاسایتیا هەبوو یا پێشکەکردنی ڕێنمایی کاتی ئەو کاتی ئێمە توانێت قسەی لەسەر بکەین. بەڵام ئەگەر هاتو هیچ پێشەکەیتانە بوو بێگومان ئێمە زانکۆکان سەربەخۆن لەوەی پرۆسەی ئەو هەڵبژارنە چۆن بەڕێوەیە بن. باشە بەڵام لە 1500 مامۆستا 600 مامۆستا بڕوا دەنگ بدا کە بوو بوورە من وتم 50 زائیدێکەوە 50 زائیدێک ناکرێت ڕێژەیە هیچ قانونێک ناچار بکات لە ستا 50 بچێنێت چونکە ئەوە لە انتخاباتش هەروایە. لە ماوەی ڕابردووە کۆلژی کشتتوکاڵ لە زانکۆی سلێمانی مانگرتنیان کرد داوایان کرد کە ناوی کۆلژەکان بگۆڕێت بۆ ئەندازیاری کشتتوکاڵی ئەمە یەکێ لە داواکاریەکانیان بوو. چیتان بۆ کردن؟ ئێمە کردوانتە بەردەم ئەنجومەنی وەزارەت وابزان بڕیاری گونجاوشمان داوە لەسەر چییە بڕیارەکە؟ ئەنجومەنی وەزارەت خۆی ئەلانیەکە ئەمەوێت تۆ لێرەوە وەکو وەزیر بۆ خوێندکارانە من حەزەکەم لە ڕێی ئەوەی کە خۆمان بڕیارماندا بۆ شێوە ئەلانی. باشە ئێوە بڕیارەکەتان هەرراوە یادیەوە بەرێکە لە بەردەسای و فەرمو پێمان بڵێ بڕیارەکە ئێمە دیسپلینی خۆمان وا بڕیارماندا بە ناوی ئەنجومەنی وەزارەتەوە بێت. باشە ینی کەواتە بڕیارەکە وا پێچەکە لە بەرژۆنجی خوێندکاران و دیاریکردنی ئەتوانی داواکاریەکانیان نەبێت. ئەتوانی وێ لێ بگری دوایی. ڕیزبەندی زانکۆکانی کوردستان بە چ پێوەرێک داهاندرێ؟ ئەوەی ئێستاە ئەوەی لە دنیا ئەوەی ئێستا ئێمە چەندین پێوەری زۆر ئەتوانین فرە پێوەرمانەیە. بەشداریکردنیان لە لێکۆڵینەوە بەشداریکردنیان لە سمینار بەشداریکردنیان لە کۆڕە و سیمینارە جیهانیەکان ئاستی مامۆستاکان خۆیان توانای زمانی ئینگلیزیان یەک پێوەری دیاریکراو نییە بۆ ئەوەی کە بتوانین بڵێن ڕیزبەندێکە دانرێ ئەوە دلیلێکە وەکو ئێمە بڵاویەکەینەوە دوایەوەی کە ڕیزبەندێکەمان بڵاو کردەوە ئەو کاتە هەموو زانکۆیەک ئەزانێ بۆەوەی بێوێ ئەو ڕیزبەندی خۆی بەرز کاتەوە چی بکە. زۆر باشە من کاتم هیچ بەدەستەوە نەما ئەگەرچی کۆمنتێکی زۆر لە
تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە هاتووە زۆربەی زۆری پرسیارەکان وەکو لێم ڕوانی ئەو پرسیارانە بوون کە من لە جەنابتم کرد بەشی هەرە زۆریان پرسیار لە مەسلەی دامەزراندنی یەکەم و دووەم سێمی زانکۆکانەکەن بەشێک قسەی لەسەر تواناسازی کردووە ئەوەی کە تایە گونجاو و من لە جەنابتم لەپرسی قەیرانی دارایی خوێندکارانی تواناسازی چارەسەرکرا زەمانەیەن بۆی کە جارێکتر قەیرانی دارایی دروست نەبێتەوە قەیرانی دارایی کەس من ناتوانم لێرە زەمانی دەم دروست نەبێتەوە ئەوەی کە پێوەستی بە وەزارەتی خوێندنی باڵاوە هەیە هەموو هەوڵ و توانای خۆی بکاتەگەر بۆ ئەوەی ئەو پارەی کە پێویستە بۆیان پێیا بکە بەڵام لە حاڵەتی ئەزمەی دارایی هەبێ لە کوردستانە هەموو کەسەگرێتەوە ئەوان زۆر باشە کۆمنتێک هاتووە بە ناوی ڕەوف جەبار ئەڵێ بۆچی وەزیری پەرۆدە وەزیری تەندروستی دەتوانن چەندین کەس دابمەزرێنن یان گرێبەستیان لەگەڵدا بکەن بەڵام وەزیری خوێندنی باڵا ناتوانێت ئەتوانین بڵێ مەسەن وەزیری خوێندنی باڵا و دە وەزارەتی تریش ناتوانێت مەسەن ئەگەر قسەکە لەسەرەوە بێ چونکە ئەو بەس ئەو میسالانە دێنێتەوە کە ئەتوانێت وەزیری سەحە پێویستی پێێتی چونکە ئەوەی کە پێڵێن تەدەڕوجی سەحە لە مقیمەوە بۆ مقیم ئەقدەم بوایی لە مقیم ئەقبەدەوە بۆ ممارس ڕائوەستێ ئەگەتە ئەستن تەخەڕوج نەمێنێ و ئەستن تەعین نەمێنێ لەبەرەوە پرۆسەی سەحە هەمووی پەکە ئەکەوێ ئەگەر ئەو دامەزراندنە نەبێ ئەوەی وەزیری تەربیەش دیارە هەمومان نەزانین ئەمە گرێبەستێکە زیاتر بەس بۆ ئەو شوێنانە بۆ کە لە ناحیە و لە لادیەکانە نەک بۆ ناو شار زۆر سوپاسەکەم بۆ ئامادەبوونت سواز بۆ وەڵامەکانە دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و ژنەوەی زانستی حکوومەتی هەرێم زۆر سپاس بۆ خۆشەویستان سپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە لە ماوەی ڕابردوودا بینەرمان بوون تا سێشەمەی داهاتوو ببورن تا یەکشەمەی داهاتوو بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە ملاکتان نەخۆشییاڵێت